خەڵکینە توخوا بیکەن لە ڕای ئەو خوا ئێمە سوالکەر نین بەخوا و کچە باوکی نییە بەخوا نەمناردە مەکتەب دایکە ببرێ دەی توخوا دەی خەڵکینە بیکەن لە ڕای خوا بە قوربانێ بم کاکەی نە توخوای زۆرترم بەرێ خوا زۆرتر بە قوربانی ئەو جوانێ خوای گەورە دەستگرێ باڵتەوە بە قوربانێ بم ئەنە لە زۆری بێ مامەشی لابم خوایە توخوایە بە سوالکەردی بەخوا بە قوربانێ بم ئەی بۆ ساقە بم خوا ڕەحمە پێ بکا کاکەی گیان خوای گەورە لە بەڵاو موسیبەتی دنیا بە دووری گرێڕۆڵی گیان قوربانێ توخوا خەڵکینە خێرە توخوا خوای قوربانێ بم ڕێیا خوا بەقاتی ئەو کچەم بە قوربان ناخۆم تەواو ئەی بۆ نای خۆی باوکەگیان ئەی چییە خۆیت دەسێژە ماس حەزم لێ نییە ئای ئەی باوکەگیان ئەوەی هەیە و نییە لەو ماڵەیە بەس ماستە لەگەڵ یەک پارچە کوێری دوێنێ کچە جوانەکەم دوێنێ خێوێکم بینی چ خێوێک خوا بە خێری بگێڕێ دەرگای سەلاجەم کردەوە سێرەکەم یەک مەڕی ماشی تایە کرا و جوان یەکسەر دەستم برد بۆ ماینچەکەی ماینچە کەمانچە؟ نەبا بە کچەکەم کەمانچە چێکە لە ناو مەڕە ماینچە زۆر بەرەزان خوا بە خێری بگێڕی خەڵکی مەڕوشتە خوا توشتی سوورۆگرۆ ئەیمەش ماست خوا شکرم بە بەشەی یا ڕەبی ماڵەکە گوڵزار خان فەرموو گوڵزار خان سلام علیک علیکم السلام یاخوا بەخێر چۆنی مام ساڵح بەخێر بێ کچە جوانەکە ئەو کچەکەم بۆ هێنایتەوە ئەوە بۆ گری کچی من هیچ نییە آخر دە گوڵزارخان تیکێنانەباتی دوێنەتی فەلافلی یامەتێ دۆ خۆ پیزا و خواردۆ فەلافلی بە کچەکەی من تانەوێر ئەوەیە ناتانەوێر ئەوەیە هاوش بگرە دەستی خۆش بێت ئەوە تا بەیانیش ئەیبیوەنە بەیانی شەی بەم باش سەعات 8 حازر بێ حازرە بەسەر چاو دەیخوا حافیز دەیخوا حافیز دەبێت کچە جوانەکەم قوربانێرم خوا باوکەی تێ بە خوشکەکەم لەگەڵەوە ئیش نەکات خڕۆڵە چی بکەین حەزم بە سۆڵە حەزەکەم بخوێنم خوێندنەکە سەکەوتومەکە بە قوربانی دڵم ئاخر خوێنم پارەی ئەوێ کچی من ئەخە دە باوکەگیان من خۆم ئیشەکەم هەموو پارێ دەرەکەمەوە بەس بە ئیتت خۆ خوشکەکەم سوال نەکات کچە جوانەکەم آخر تۆ لە من دوو بوشتەی دوو ڕۆژەکەی تو سێ ڕۆژ دەردەکەن بۆ ماڵەوە چەر نازانم تۆ لە ئیشە یا دەرکراوی نەخێر باوکیان ئێستا ئیشەکەم ئیشێکی تریشەکەم بەس بە خوشکەکەم سوالکەری نەکات با من ئیتر سوال ناکەم حەزم بە خوێندنە سەرکەوتومەکە قوربانی دڵە بم دەچی بکەم پارەمان نییە ڕۆڵ خۆ دەزانی باوکە نەخۆشە مانگی بای 300 هزار بەزێن بە عیلاج و دەرمان ئەوە تا لەم کورە سەگەیان مانگی بە 200 هزار ئەیدی ئەوە نەبێ وەڵی نازانم چۆن بژیم قوربان هەلو ملازم بروسک باشی شکر دەستان خۆش بێ هەواڵم پێگەشتووە کە شارتان پا کردوێتەوە لەو سوالکەرانە لەشتان ساغ بێ ئەزانم بیکەنەوە بە شارەکەی ساڵات بەس یەک شتم بۆ بکەن مەحاوەلە بکەن ئەو مافیانە بگرن کە تیجارەت بەو مناڵانە واکەن
دەستان خۆش بێ خوا حافیز هاوڕێیان ئەوە ئەو دوو نەفەرن ئێمە بە دوایەکەن بەڵام کارێک مەکەن بازە پێم بڵێ ئیشوکاری ئەمڕۆ چۆن هەر زۆر زۆر باش بوو لە هەموو ڕۆژەکانی تر باشتر بوو ئەی ئافرین دەستان خۆش بێ اینجا بزانم بە تەمای چیت من بە تەمام بچم بۆ تورکیا ئیشەڵڵا ڤێلایەکی گەورەی زۆر کیبار بکڕم کلەکەشێم بە جەناب بە خۆت ئیتر پێویست ناکەم پشتە ئۆتێلم بتێنەوە ئیسراحەتی تیا بکە دەست خۆش بەڕاستی من نازانم چۆن سوپاسی تۆ بکەم من بەو شەهادەیەوە باوەڕ بکە موچەکەم ناگاتە نێو ماڵەکە تەواو بێ بەڵام لەوتی تۆم ناسیوە زۆر زۆر باشە ئێستا سوپاس دەکەم شادشە هەیە بەڵێ ئەی ئافرین بەو مناسبەیەوە سنتەرێکی جوانکاریشی بۆ دانێم بۆ سەرپەرشتی بکات پۆلیس بابا سەگەر بۆ لامەکە کاتەدا پۆلیسە یاڵا بابا سەگەر بە بەس من ئیش نەکردم ئەو ناناسم بۆ چییە هەلو ملازم بروسک باشی ئەزانم هەواڵی خۆشی پێیە سعد و نەخشینشمان دەستگیر کرد دەستان خۆش بێ و بە پەلە بگەڕێرەوە بۆ دایرە ئێوە شایەن ئێوەن خەڵات وەرگرن بە سەر چاوای سا خۆش مەگەڕێمەوە دادێکیان منە شتێکم لێ بکڕا یاسین چێژ ئەسە سەیرکە هەستا چی بووە؟ ئەمە تۆ چیەکەی لێرە؟ لەسەر جادەکان دەریان کردوین هاتوینەتە ناو ماڵەکان جا کچمە ببیتە ماڵی ئێمەوە ئەی تۆ کە سوکاری نییە لەگەڵ چێژیت؟ نەدایکم ماوە نە باوکم ماوە ئەی لەگەڵ چێژی کچم هەر خوشکەکەم لەگەڵ خوشکەکەمەژ ئەی کوا خوشکەکە و هەی تۆ نەو حەمویانمان گرتوون و فەقیرانی سەر جادەکان کورە وەڵڵی ژنەکە نەمان هێشتووە یعنی سجن نایگری ئەمەی لێیە دەستە پیاوکە باشتە خێریان بێنێستا وەرە ڕۆڵە وەرە 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 وەرن دێ وەرن وەرە ڕۆڵە وەرە وەڵڵاهی نازانم ئەمە چی بۆ ئەمانە لەکوێوە هاتوون ئەرەدا بەسە خۆ عەلوەکە نییەوە چییە؟ ئەمە هی ئەوانەی لای ترافیکەکەن هاتوون بووێرە ئەڵەم ژنەکە شتێ بە مێشکمان هاتووە بۆ ئێمە نەچینە سەر جادە و ئەمان بێنە ناو ماڵەکانەوە بێ لەمە داوای لێ بکەین سوالکەری سەر جادەکان کە بێزاریان کردوین بێنە ناو ماڵەکانەوە ئێمە ماڵەکانیان بۆ چۆڵەکەین وەچینە سەر جادەکان بڕۆ با بڕۆی بڕۆ ئەنە چۆن